لە پیرەمەگرونی خۆشەویستەوە سڵاوتان لێبێت. ئەمڕۆ سەردانی پیرەمەگرونمان کردووە و گەڕانەکەمان تایبەت ئەبێ بە کێڵگەیەکی پەلەوەری لە پیرەمەگرون. اینجا ئەمەوێت پرۆگرامی ئەم جارە کە تایبەتە بە پەلەوار پێشەوەی بچینە ئەو کێڵگەی پەلەوەڕا سەردانێکی بازاری پەلەوەڕەکان بکەین و بۆ ئەوی گفتوگۆ لەگەڵ ئەو کەسانەیە بکەین کە کڕین و فرۆشتن بە مریشک و کەڵەشێر و قازەوە ئاکات. اینجا دواتر ئەچین بۆ کێڵگەی پەلەوەرەکە و پێتان ئەڵێم کە ئەو جۆرە مریشک و کەڵەشێرەی لەوێ هەیە چەند جیاوازە بۆیە لەگەڵ مابن. ئێستا ئەچمە لای ئەو مامەیە چەند کەڵەشێر و مریشکێکی داناوە. سڵاو لێ بە مامەگیان. سڵاو لێ بە باشی زۆر سپاس. ئەمە ئەم کەڵەشێر و مریشکانە کوردین؟ کوردی تایە، ئێرانی تایە، شامی دیایە. کامیان شامیە؟ وەڵای ئەمانە شامی. ئەی باشە بە چی هەلێکی جیا بکەینەوە کە ئەمە کوردیە؟ شامیەکە گەورەترە، کوردیەکە ورترە. یعنی بە ڕەنگەکانیان نییە بڵێ ئەمە؟ بە ڕەنگ نییە. ئێستا ئەوە ئێرانی. ئەوە یعنی ئێرانی. ئەوە ئێرانیە. ئەوە کوردیە. ئەمە کوردیە. ئەوە دووڕەگە. ئەوە شامیە دووڕەگە. تۆ بەس ئەیان کڕیدیان ئەیان فرۆشیتەوە کڕین فرۆشتی؟ وەڵا بەس کڕین و فرۆشتن جانبازی. کێنەوە کەسانێک کە زیاتریان کەڵەشێر و مریشکۆم؟ وەڵای هەموو بابەتێکە، کوردیەت، عارەبیەت، بیانیە، هەموو هەیە بۆ بەخێوکردنیەتی، هەیە بۆ بەخێوکردنیەتی، بۆ ناوباخێتی، هەیە دوانە لە ماڵەوە ڕاگرێ بۆ هێلکەکەی، هەیە بۆ سەربڕینەی کڕێت. باشە تۆ ئەمانە لەکوێ ئەهێنی چۆن بەخێویانەکەی شوێنی خۆیان هەیە؟ وەڵاهی ئەمە شوێنی خۆیان ئێمە ئێوە بەیانیان ئاوای کەینە قەفەزەوە هەتا ئێوارە ئەوەشی کە مایەوە نەفرۆشرا مەخزانمانەیە بەرەڵایەنەکەی هەتا بەیانی. ئێستا ئەمەی کە لە بەردەمی ئێمە هەستەکەمەوە شامی بێت. ئەوە شامی. کەڵەشێری ئەوە شامی ئەوانە شارەزان دۆزێتیە؟ باشە شارەزای لێ ناڵاوە بەس کە لەسەری بخەندە تۆزام کە ئەو نوعەیە. باشە ئەی ئەمانە هێلکە دانانێن چۆن زیان ئەەکەیت؟ وەڵاهی وەکو چی؟ ئەم کەڵەشێر و مریشکانە چۆن یعنی ئێوە ئەیهێنن لێرە چۆن زییا ئابان؟ ئێمە جانباز هەیە ئەچێ دیاتەکانە گەڕێت. بەڵێ دیاتەکانە گەڕێ بوو بە دە 15 دانە ئەی کاتە قەفەزەوە ئێمەش لێرە لێکڕینەوە بە کیلۆیە. بە کیلۆ ئەیکردماوانە کەڵەشێر بە کیلۆیە، مریشک بە کیلۆیە. ئەی باشە ئەو مریشکانی کە ئەیهێنن ئەوانش بە هەمان شێوە هیچیان بڵێ ئەوە نیە هەر هەمووی کوردی بێ هەر لە دەرەوە ئەیهێنن؟ نا ئێرانیشی تیا ئێرانیش هەیە ناو باخشتە بە خێوەکرێ و ئەهێنەوە ئەی فرۆشتەوە. زیاتر داواکاری لەسەر کامیانە ئەوانی کە لە دەرەوەنیان کوردیەکەی خۆمان؟ وەڵای کوردیەکەی خۆمان. کوردەکەی خۆمان گۆشتەکەی بەتامترە؟ گۆشتی بەتامتریشە و خۆشیشە و بەس گۆشتی ئێرانیەکە تۆزێ خاولیجە. بەڵێ کوردیەکەی خۆمان نییە کە جوان بکڵێ دەست بگرێت. خواستیان زیاتر لەسەر کوردیەکەی خۆمان هەیە. جاوە بۆ زستانان کەڵەشێر و ئەو بابەتانە خۆشە لێ بنێ. جارێەوە قاس جارە قازستان لە کاتی بەفرا هەر زۆر خۆشە. ئەلعان قاز چیلە چۆتە 9,910. باشە ئەیسەریان چۆنەوە کوردیەکەی خۆمان گرانترایان ئەو بیانیەکان؟ وڵی ئێرانەکان لەگەڵ کوردیەکە هیچی وای فەرق نییە سە بازێکی لە ناو باخە بە خێوەکات هیچی وای فەرق نییە. هیچ وای فەرق نیە لە سعرەکە 1500 گەر فەرقی. ئەی بازار باشە؟ واللهی ئەوێ بڵێ باشە هەر بڵێ باشە باش لەخوا بەدە بێ ئیشەڵا فارسەکانەیە زۆر سپاس لە کاتمی گرتنی زۆر سپاس دەکەم. سڵاو لێ بە مامەگیان. چاوم بەخێر بەیە بژی ئەحواڵە. ئەم قاز و مریشک و کەڵەشێرانی تۆیە؟ وەڵا چوارن چوار دوو کەڵەشێر و دوو مریشک. ئەمە هێناوتە بیفرۆشیتەوانە لێرە؟ ئارە وەڵام فرۆش. لەکوێوە هێناوتن؟ لە سەیسایق. لە سەیسایقەوە هێناوتن؟ ئەمانە کوردین یان هی دەرەوە؟ کوردی. هەردووکیان کوردین؟ گشتان کوردیە گشت. باشە زیاتر خەڵک خواستی لەسەر ئەوەیە کە کەڵەشێریان مریشکیان ئێستا قازانە کوردی بەیان هی دەرەوە داواکەن؟ وەڵاهی دەرە داواکەن.
هیدەرەوە هی داواکەن دەرە داواکەن بۆ ڕاکردن ڕایگرن بە خێوی کرد بەخێوی بکەن بکەن. ئەی بۆ منەوە کەسانی بۆ گۆشتەکەی ئەیانەوە بۆ منە بیخۆن وەڵام. داوای کوردیەکەی خۆمان ناکەن ئەوە بە لەزەت و بەتامتر و بەرەوەڵا داوای کوردیەکە کاتی زستانە کوردی داوای ئاوا. قازی کوردیەکەنوەنیە قازی کوردیەکەن بەرەوە ئەی مامەگیان لە کاتی کۆنا بەڵێ زیاتر بە خێوکردنی ئەم پەلەوەڕانە باشترێک بوو لە ئێستا ئەوە خەڵک باش. خۆی بە خێوی ئەکرد و دواتر ئەیفرۆشتەوانە وایە. ئەمە باسی کاتێکی کۆنم بۆ بکەی شازی بە خێوکردنی ئەم پەلەوەڕانە چۆن بۆ چۆن وەڵی چۆن بۆ جیاوازیان چێ لەگەڵ ئێستەیە وڵا جیاوازیان هەر نییە ئەوە بە خێوانەکەی تو تێن لێتەکردن و ئەیبن نه من مەبەستم لەوە نیە ئەی. مەبەستم لەوەیە ئێستا هەمووی لە مەخزانەکانە بە خێو ئەکرێن بەڵێ وایە. گەورە ئەکرێن بەس لە کۆنا خەڵکەکە خۆی ئەیهێنان بە خێویەکردن هەیەکەی لێگرتن دواتر بە خێویە مەبەستم لەوەیە لە کۆنا باشترێک بۆ وەک لە ئێستا ئەرە وەڵا باشتر بووە بەس ئێستا جیاوازترێک ئێستا جیاوازترە ئەرە وەڵا بەخێر بە سەر چاو دەست خۆش بێ مامەگیان بەخێر بە سەر چاو یاخوا بێن مامەگیان زۆر سپاس دەکەم خواردەکان ئەمیژەڵێت کوردیەکەی خۆمان بەتامترێکە و خواستی زیاتریشی لەسرە ئەجا ئێستا با بڕێن بزانین چیتری لەیە شوي أحواله أمانة سمورين؟ راني خوارو أي سمورة شو فروشن ليرة؟ جقل لم تيرانا؟ طب خلص زيادة دواكاري لسر شي هيا كوكتيل كوكتيل؟ انا كوكتيل في ما بي هرزان تريك بشوايا طب لهميان هرزان تريكا أي باش أمانة لكي وأهينن أمرنجا جوانانا أي بيرم أمانة لكي وأهينن والله ما نتعرض لإيران وهاتون لإيران الدنيا بيرة الجسم بيرة باشا بۆچی زیاتر من ئەوەی کە لەگەڵ چەند کەسێک قسەم کرد هەمووی ئەڵە زیاتر لە ئێرانەوە شوێنین لای خۆمان نییە یعنی بچین لە لای خۆمان بێنن باشترێک نییە بارا والله بس هيك كمل لێرە کەمترە ڕاستەکەی ئەی ئەمانە خەڵک بوون منە کەیە زیاتر حەزەکات چی بکڕە لەیەوە ئێستا من پێم وابێ جگە لە کۆکتێلەمانە هەنە فێریکی دیشم بینی لە دەرەوانە جا من نوعەکانیان ناناسمەوە لەبێ خۆت ناوەکانیانم پێ بڵێ والله مشتري شاكرون دانك من بوا كسموري هين فرينا سمۆرەی فڕینە والله أفرح ئەمە یەک بیبیستە من تواتوان بیبینین والله عادەی نەفڕێ لا لا یان بەس ناوی سمۆرەی فڕینە لا والله أفرح سمورانية كا إيفولا بافرينا بەڕاست جام لەمە یەکەم جارە بزانم سمۆرەی فڕین هەیە أو وی زۆر جوانە عزیێتم نایە دەستی لێ بام يزعل کۆزێ شکڵەکەی ترسناکە يزعل ئەی ناتوانین دەریبێنی والله يدري بينهم لانية بفرح دەریبێنی لەوانەیە بفڕێ ئەمە نرخی گرانترێکە لە سمۆرەی ئاسایی والله بايد ورقي ئەمە باید دووەرەقەیە باشە وەک ئەوەی زانین جا من نازانم ئەوە نایچێ بە زۆر با بچینە لایەوانێ ئەمانەش زۆر زۆر ئەبینی ماڵ و شت بە خێوی ئەکان من خۆشم حەزم لێتی بۆ بەخیرێکم بۆ قسەکە قسەشەکە قسەشەکە ئەمەیان تا وانە چەند کۆکتێل تا چەند سەونیم نەزانم ئەڵێن تا چەند حرفێک دەتوانێت فێر بێت یعنی حرفی ناتوانێت زۆرە توانێت ئەم نوعیان ئەی ئەمە چیە؟ ئەوە مستەر هامسترە؟ بەڵێ. وی زۆر جوانە توانین بێنیتە پێشەوانە عەزێت نەبێ؟ حەزەت بشەکە وڵا ئەترسم لێ عەزێت نایە؟ ناوەڵا بەس ئاوسە بەچی بچی ئەبێ ئەبێ؟ بیبم بۆ خۆم؟ بیفە کشمانی ئەخرەمەیگە؟ ئەزم ئەخبار و نایەمێ مەیز دڵنیای؟ بەشکە کارینتان بۆ ێنمەوە دوایی جا ئەڵێن کچ لە مش نازانەوە شتان ناترسێت تا من هەمستەرێکمە دەستێ لێشی ناترسم بەس تۆزە بێزی لە یەکەمەوانە ئەوە چاوی چێتی؟ چای قزە چاوێکی کزە؟ زۆر زۆر جوانە نەرمێشن با بیخێنەوە ناوانە مادەم ئاجی نەکەین
چیتری لێ ئێرە جگە لە تێر ئاوا قسم بۆ بکەوەتانێ تۆ تازە سوارم شانەی هامستەرم شانەی چیتری لێ وڵی تێر و تووری زۆر لێ ئەچایم شان مامی بۆم باسکرد زانم نوعەکانی کامانە نێسە من یەکێکم شارەزای نیم ئەمە تێراقبی ئینگلیزیە ئەمیشێ هەر لە ئێرانەوە هێناوە بەڵێ ئەوشی لێ تێراقبی ئەم شتانە دەروی وڵاتە هی دەرەوەی وڵاتەوە نوعەیان ئەوانی ئێرە دەست خۆش بێ خۆش بێ. زۆر سپاس بەخێرە ئەوە هەریەمەوە بۆ هامستەرەکە گیرم ناچێ دەست خۆش بێ زۆر سپاس خۆشەویستان ئێستا من لە گوندی قەرەچەتانم سەر بە ناحەی پیرەمەگرون سەردانی ئەم گوندەم کردووە لێرە کێڵگەیەکی پەلەوەری هەیە کە جۆرە مریشک و کەڵەشێرێکی دەگمەن بەخێو ئەکەن کە نوعەتەکەی زۆر کەمە ئەنجا ئەمەوێ ئێستا بچمە لای خۆیان کە زانیاری زیاترمان باتێ لەسەر ئەو جۆرە کەڵەشێر و مریشکانە لەگەڵوانە بن. اینجا ئێستا خاتۆنێکی لێیە ئەمەوێ زانیاریم لەسەر جۆری ئەو کەڵەشێر و مریشکە دەگمەنە پێبات ئێستا ئەچین بۆ لای شانۆ خانسڵاو لێبێ چۆنیم کاتت باش گیانەکەم باشتر بەخێبێنە زۆر سپاس دەکەم سپاس دەکەم کە کاتی خۆت بەیەمە بەخشی لە خزمەتانە اینجا ئەمەوێت ئاوا بەدەم قسەکردنەوە بڕێنە ناو کەڵشێرەکان و بەسێکی ئەوم بۆ بکەی لەکەیەوە ئەم شوێنە هەیە ئەم کێڵگەیەتان داناوە وەکو ئەم کێڵگەیە تقریبان ئەمە 10 ساڵێکە کاگەڤال خۆی خاوەنی ئەم شوێنەیە هیچ بەڵێتان بڵین ئەم قەعانە ئێرەیە 10 ساڵە بڵین لەم بوارەیە ئیشەکە بەڵێ بەڵێ ئیتر وەکوتم ئەم جۆرە کەڵەشێرانە ئێمە تقریبان ئەمانە لە 2016 ئێمە ئەمانەمان هاوردە کردو ئەمە یەکەم کەس بوون ینی لە کوردستانەکە جۆرە کەڵەشێرێکی ئەومان بۆ بێت و مریشکی ئەتاکتیش ئەو ئینشاءڵڵا دوایی بۆ مریشکەکانیش ئەیان بینین حەزەکی بابچینە ئەوێ وانێ بۆیە وەکو ئەمەش بڵین ئەم کەڵەشێرانە هەروە گوتم لە 2016 ئێمە لە وڵاتی تورکیاوە بۆمان دێت ینی یەکەم کەسین کە هاوردی لە وڵاتی تورکیاوە بۆتان لە وڵاتی تورکیاوە دێت ئەمانە ئیتر ئەمەش بڵین نوعەتی ئەو کەڵەشێر ناوەدی ئەمریکی پێڵن پلایمۆدی ئەمریکی جۆرێکی دەگمەنە ئەوەی من بزانم کە لە بازارە زۆر نییە ئێوە تۆ ئەڵەی لە تورکیاوە ئەیهێنین باشە نوعەتی ئەم کەڵەشێرە کە ئەیهێنن ساڵانە چەندی لێنن یان بە مانگانەی هێنن چکە تۆڵی ئەیفرۆشینەوە ئەفرۆشینەوە با جملە مفرەت هەمانە ئەنجا وەکو ساڵانش تقریبان بەپی تەڵەبیشە زۆر کات کە ئەیهێنین کە ئەشێن عددێکی زۆر تقریبان ئیتر لە 500 بەرەسەرەوە دێت جارەوەی 1000 عددێک دێت ئیتر وەکو ئەوی کەوتیشم خەڵکە زۆر تەڵبی لەسەرە بڵین بە جملە مفرەت ئەفرۆشرێ بڵین وەکو ئەوی کە داوایەکەن لە شوێنەکانی کەش بەتابەتی لای هەولێر و ئەو ناوە ئەو ناوچانە پێم وا بەوتان لقی سەرەکیتان لە هەولێرە لە ئەمە و قاعشمان لەوێ هەیە بڵین لقی سەرەکیتان لە هەولێرەکەمان ئێرێ ناو قەرشتانە ناو گوندەکەیە بەڵێ وەکو ئەوش کە قاوشتیشمان هەیە لێ شداندرێت لێش باشە داواکاری ئەم کەڵەشێر و مریشکانە زیاتر لەکوێوەیە خەڵکە داوای ئەکات ئێستا بەس کەڵەشێرەکانیشن وایە بەڵێ ئەمانە بەس کەڵەشێرەکان حالێن لێرە بەردەستە ئەو کوتیش مریشکەکانیشمان لە قاعەکانی ترایە بڵین بەس وەکەوەی کە تەڵەبی زۆر لەسەر ئێمە زیاتر بەلای لای ناوچەی هەولێرەوە گوندەکان و لای ڕانی و حاجی ئاوا و هەولێر و دەوروبەری و هەولێر و ئەو شوێنانە باشە شانۆخان ئەو کەسانەی کە زیاتر داوای ئەم جۆرە کەڵەشێر و مریشکە دەگمەنە ئەکەن کێنەوە کەسانە یعنی بۆ گۆشتەکانە یاخودەوە تا حەزەکەن خۆیان بەخێویکەن مەزرع و باخوشتیانەیە حەزەکەن خۆیان بەخێوی خۆی زیاتر ئەوانی کە داواشەکەن مەزرع و باخۆشی خۆیان هەیە زیاتر ئەشی بن بۆ بەخێوکردن بڵین سایمەکەی هێنین بە بچووکی ئەیهێنین بە دەگمەن یعنی ئەوە بە گەورەی بڵین بۆشی بۆ بخواردن بێ بڵین بیهن کە بیان دێنێ بڵین بۆ بەکارهێنانی خواردن وشت بە زیاترەکەی کە ئێمە هێن بە بچووکی ئەیهێنین تقریبا لە 2 مانگ و 3 مانگوی تر ئێستا ئەمێک کە ئێستا هەمانە حاليا 4 مانگە بێت خەڵکە داوای کا بەڵێ ئەی با بخۆی بەخێویەکات و گەورەیەکات ئیتر تقریبا وەزنەکەشیان شانۆخان ئەفۆ پێشەوەی باسی وەزنەکەی بکەین ئێوە وتان سەرەتا بە هێلکە ئەیهێنن خۆتان لێرە ئەوە کەم جار بەڵێ بە جووتکەی دێت و تەمەنەکەشی هەر لە 3 مانگ بۆ 4 مانگ ئەوانمان هەیە بەڵێ حەزەکەی وەرە ئێرەوانێ بە ڕۆمان کامێراکە بێ نزیکی چەندێکی پێ ئەچێت ئەمانە هەتا وەکو بۆن مە مریشکەکان کە هێلکە دائانن تقریبا وەکو چۆن بڵین بە ڕۆژانە یانەوە تا چەند جار هێلکە ئەەکەن
مریشکەکان لەڵی تۆ بڵین بۆ بەڵێ، بەڵێ، بەڵێ. ڕۆژانە ئێمە هەموو ڕۆژ بڵین ڕۆژانە هەموو بۆ مای 24 ساعت هێلکێکیان هەیە. بەڵێ باش ئەم نوعەتی کەڵەشێرە جیاوازی چیە گۆشتەکەی چ جیاوازێکی هەیە لەگەڵ کەڵەشێرێکی کوردیە؟ جا جیاوازەکەی وەڵی اینجا من قسەیەکە منم خواردو نازان بەس بە پێوی خەڵک کە ئەڵێ گۆشتەکەی خۆشە گۆشتەکەی خۆشە. وابێت بەڵێ وەکەوەی تیشم بۆ چیلۆکە وەزن بدات تاکو 4 کیلۆ ڕۆ. واتە ئێستا لەم تەمەنی 4 مانگەیە ناتوانرێت گۆشتەکەی بۆ خوڕێ لە بەرەوەی وتت گۆشتی کەمترە بەڵێ بەڵێ کەمترە تقریباً چەندێک باشە؟ تر تقریبا تاکو 5 مانگ لە 6 مانگی بڵێ تۆ لە 6 مانگی تر بە باشی زیادەکەن و گۆشتەکەشیان خۆشترە بێ. باشە شێوازی بەخێوکردنیان هیچ جیاوازێکی هەیەواتە لەگەڵ کەڵەشێرێکی کوردیان کەڵەشێرێکی ترانە بەس ئەمانە زیاتر چیە بە ئەلف بەخێوەکردن ئەلف پرۆتین ئەم شتانە درێتی بەڵێ بەس ئێستاوانی دەرەوە و ناوخۆی کە خەڵک بەرکارێن تابعاً چێشت و ئیتر هەموو شتێکە هەموو شتێکە خۆن بەس ئەمان ناوکو چونکە ناوقاعەیە تر زیاتر ئەلف و پرۆتین. باشە چەندێکی پێویستە بۆ کاتی کوتانیان هەم کەڵەشێر و هەم سێ مانگ جارێک تەڵقیحی پێویستە. باشە من مریشکەکان نبینم اینجا حەزەکەم ئەوانش ببینم پێم وابێتان شوێنێکی ترتان هەیە کە قاعەیەکی ترتان هەیە جگە لەم قاعەیە چەند قاعەی ترتان هەیە ئێوە بۆ خێڵکردنی پەلەوەرەکان؟ ئەمەی ناو گوندەکە دیێرە هەمانە سوسێش هەیە لای تاسڵ و جەش هەمانە. بەڵێ ئێستا لە هەولێریشتێتی قاعشینە بچین سێری مریشکەکانیش بکەینەوە حەز ئەەکەم اینجا ئەف و یەک شتی تر چۆن بیان ناسینەوانە یعنی ئێستا تۆڵی کە سەرەتا هێلکەدانن کەڵەشێر و مریشکەکان یەکسەر دیارن. بەڵێ ئێستا ئەم جۆرە ئەمە بڵین زۆر شتێکی دەگمەنە نوعەیەکی دەگمەنە بڵین کاتی بە گەر هینیش بێت لەگەڵ مریشکەکان بڵین جوت بوون ئەم شتانش دروست بێت بڵین یەکسەر جوچکەکە هەرکە لە هێلکەکە هەڵدێتەوە نێتێتە دەرەوە یەکسەر دیارە ئەوە ڕێکەڕۆک خۆی چۆن ئێستا ئەوە دیارە بەس شێوازێک چۆنڵی ڕساسی دەرەکەوێت. مریشکەکە کەڵەشێرەکان ڕساسی دەرەکەوە دیارە بێک ئەمە کەڵەشێر مریشکەکە ڕەش دەرەشێکی سادەیە بەڵێ زۆر باشە. ئەنجا من حەزەکەم ئێستا بەردەوام بین و بچین بۆ ئەو کێڵگەیتر و بۆ ئەوەی سێری مریشکەکانیش بکەین. باشە گیانەکە فەرموو. جاوای ئێستا گەیشتوین لەگەڵ خاتوشانەوە خاتوشانە فەرموو ئەچین سەیری ئەو مریشکانە ئەکەین بزانین نوعەتی ئەمان جیاوازەکەی چییە فەرموو پێشکەوە. ماشەڵڵا زۆرن جا خاتوشانەوە ئەمەوێ بچینە ئەو سەر ئەگەر تۆ بتوانی ئەرەوەڵا خاتوشانە نوعەتی ئەم مریشکە ناوی چییە؟ ئەمە ئەتاکسی تورکی پێڵێن ئەتاکسی تورکی بەڵێ هاوردی هەر وڵاتی تورکیایە بۆمان دێت. ئەمەوێ بزانم ئەمە عەدەدێکی زۆری لێیە چەند عەدەدێنن ئێوە ساڵانەیان مانگانە لەجا ئێمە لە 1000 بەرەوسەر ئەهێنین لە 1000 بەرەوسەر عەدەدێکی تەواو یەکجار زۆر ئەهێنن. بەڵێ اینجا من وەکو ئەوەی کە منەوە پێشتر قسەمان کرد لەسەری وتت ئەم مریشکانە بەبێ کەڵەشێریش هێلکەدا ئەویان دەگمەکە ئاخر یعنی شتێکی بڵین کە ئەڵن تایبەتە ئەمە تایبەتەکەی بڵین تایبەتمەندێکی لە ئەوەیە کە بێ کەڵەشێری شەر هێلکاکە بەڵام ئەوەیە چییە کە بە کەڵەشێرەکە هێلکاکە بڵین هەر بۆ خواردنەکە بێت ئەگەر کەڵەشێرەکەی لەگەڵابێ و کاتی بۆ تەلقیح بڵین بۆ جووتکەنانەوە ئەو ئەتوان بڵین ئەگەر لەگەڵ کەڵەشێرەکە بێت بۆ جووچکە بەڵێ ئەمە تایبەتمەندێکیشی هەیە ئەمە بڵین کڕیژ ناکەوێت بەڵێ لەوانەیە لە سەددانەیەکە 200 دانەیەکە مەگەردانێک ئەیش بە دەگمەن بەڵام ئەگەر کەڵەشێری کوردی لەگەڵابێ ئەیش کڕەکەوێت. باشە ئێستا ئێوە لەم شوێنەیە لەم قاعەیە مریشکانەتان داناوە بۆ زستان و هاوین سیستەمی گەرمی چۆنە بۆ ئەمان ئەبێت پێویستەکە چۆن بێت؟ وڵا اینجا سیستەمی گەرمی بۆ دائەندرێت هەر وەکو بڵین هاوشەی ئەوە هیتەرێکەوە بڵین بەغاز ئیشەکات لەناوڕاستی قاعەکە تقریباً ئەوە جیابەجیا دائەندرێت ئیتر بەغاز ئیشەکە وەکو سیستەمی بڵین بۆ کاتی گەرمەش هەر شتێکی ئەوە بووبەری دەوشە دائەندرێت و کێشەینە هیچ کێشتان بۆ دروست بووە بڵێ ڕووداوێکات بێتە پێشەوانێ ئەم کەڵەشێرانە یان مریشکانە مردار بوو بێت ناوانێ بە بۆنێ جەوەکەوە کەم زۆر عەدەدێکی کەممان کە لێ شتێکی وا دروست ببێت.
عادەتەکەی کەمە ئەو نەبڵێن شتێکی زۆر بمردار بێتەوە. باشە وەکەوەی کە من زانیاری منەسەری هەبێ هێلکی ئەمان جیاوازترێکە لە هێلکی مریشکێکی تر ئاسایی. بەڵێ ئێستا بڵین لە ئەم مریشکانەیە لە زۆر بە هێلکەکانیشی دوو زەردێنن قەبارە و شکل و شێوە و شتیشی ڕەنگەکەشی ڕێک وەکو کوردیش وایە. لە ڕووی نرخیشەوە بێگومان گرانترێکیشە لە هێلکەی ئاسایی. بڵین وەکو مەسلحەکە نییە. ئێستا ئەمە تەبەقی بڵین سی هێلکەی تیا تەبەقەکە لە بینی 7 بۆ 8 هەزارە. طبقي أو نابت هل وكو كردي تقريبا باش يساقر من بما هيلكي أمانة بكرم شم بوكو يعني شين تان كويكا هيلكي كان بفروشن لهم بازارك هيا نعلم لهم بازارك بس زور بشونا كان بلين أواني كحسب مجرى أكن أي بن أو هي باشا أما بزانم تو أمانة 84 مانجا لدو سالو أوانو أتواني قوشتي بخوري كي أم جورا مريشكانا لهيلكا أشنوانه تقريبا لو أنا دوای 3 سال 4 سال تورده بس وەک وتمان ئێمە لە پێشا تقریبا بۆ 2 ساڵی سەرەتای بۆ پرۆژە شت بەکاردێت ئەنجە دوایی لاینەکە کەمە بێتەوە بڵین هێلکەکردنی شتی کەمە بێتەوە ئەو کاتێکوان بڵین گۆشتەکە بشی بخڕێ و هەتاوتت کێشی خۆیان ئەبێت بگاتە 2 کیلۆ زیاتر ناگاتە 3 کیلۆکۆی بەس بەڵێ ئێستا حالین ئەوە ئەگەر بۆ هێلکەکردن بێت لەم کاتە وەزنەکەی لە چیلۆ بۆ چیلۆ 700 ئەوانەیە دوای ئەو بڵین بۆ گۆشت و شتیش کە بەکار بێت و گەورە بێت ئیتر هەتاکو تقریبا 2 کیلۆ ڕبع 2 کیلۆ ناگاتە 3 کیلۆ باشە شانۆ خان تۆ باسی قازێکت بۆ کردم نوع قازێکتان هەبوو پێشتر ئەمەوێت باسێکیەوەمان بۆ بکەی وتان ئەوش جۆرێکی جیاواز بووە کە هێناومانە بەڵێ ئەوش هەر لە وڵاتی تورکیا حەزێکی با بڕێن بەرەو ئەوانە بۆ ناو ئاوانە من زۆر حەزم لەناو مریشک و کەڵە شێر و قازشتا جا با بزانێت تۆزێکیش لێیان نەترسم لێرە باشە لێرە عیبینە ئەمە باسێکەوە قازەشم بۆ پێوت قازمان هەبوو پێشتر نوعێتێکی هەر لە دەرەوە هێناومانە قازێکی جیاواز بووە بەڵێ ئەرۆڵە ئەوە جیاوازۆک و قازی تر نییە تۆزە قەبارەوشیشان لە ڕووی گەورە بوون کە گەورا بێت میلیان درێژە چاویان شینە ئیتر بەس ڕەنگەیان هەر سپیە ئەوە ماسی ئەڵمانی پێڵێن چی پێڵێن ماستی ئەڵمانی باشە ئەی ساڵانە ئەوان چەند هێلکە ئەکەن تقریبا لە 45 بۆ 50 هێلکە ئەکەن قەباری هێلکەوانیش بە هەمان شێوە جیاوازترێک قازتر نیە بەڵێ گرانتریشە بەڵێ گرانترە ڕاستەکەی اینجا ئەمەوەیە خۆچ زانیارەیەکی تایبەت هەیە کە سەبارەت بەم کەڵەشیر و نوع مریشکە جیاوازە کە ئێمە نایزانین بینەرانمان نایزانێت تۆ بۆمان باس بکەیت اینجا تایبەتمەندەکان هەروەک کەوتم ئەمانە کڕناکەن وەکو مریشکی کوردی نیە وەکو مریشکی تریژ بەبێ کەڵەشێریش بەبێ کەڵەشێری شێلکە ئەکات پلای مۆدە ئەمریکاش کەش ئەوەیە ڕەنگەی جیاواز وەکو کەڵەشێری تر نییە ئەمانەش هەر لە بچووکیشەوە دیارە کە تۆ لە هێلکەکە دێتە دەرەوە ڕێک دیارەکە ئەمەش کەڵەشێرەکەی هەر لەو تۆخماتەیە کە دێتەوە وتە بە ڕەنگەکەیە دیارە بەس مریشکەکانمان هەر بە بچووکیش ڕەشی سادەن بە بچووکیش ڕەشی بەڵێ هەر ئەوە ئێستا چۆن ئێستا بینی ئەوە بەم دەوروبەرە ملزەریشیان تایە بە بچووکی شەروا دەرەکەوێت بەڵێ باشە ئەو کەسانی کە داوای ئەکەن حەز تۆتە زیاتر ئەوانەی کە مەزرعەیانەیە باخانەیەیان هەیە بۆ گۆشتەکەی چۆن یعنی بۆ عەدەدێکی چەندیان ئەوێ زیاتر وەڵڵا هەنجا بە پێی کەس کەوتۆ ئیوا هەیە 20 دانە ئەبات ئیوا هەیە 25 دانە ئیوا هەیە 50 دانە ئیوا هەیە 10 دانە یعنی بە پێینی خۆی ئایتر بە پێی شوێنەکەی و بڵین داوای ئەکات ئێستا وایە مەزرعەی گەورەی هەیە لە دەرو بڵین دەوروبەری تقریبا 50 دانە 60 دانە ئیوا هەیە مەزرعەی گەورەتری هەیە تر لە 100 دانە بەرەو سەر ئیوا هەیە بە پێینی خۆی چۆڵی هەر بۆ هیوایەتێکی خۆی حەزێکی خۆی عەدەدێکی کەمە با 5 دانە 10 دانە 15 دانە بە خێوەکەی شەر لەبەر هێلکەکەی خان ئەمەوێت لەقەکانی خۆتانم پێ بڵێ کە لە کوێوکێیە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت ئەم جۆرە مریشکە بکڕن حەزیان نەبێ بۆ بەخێوکردن بە یاخود بۆ گۆشتەکەی شوێنەکانتان بزانن ئێمە لقی سەرەکیمان هەر گونجی قەرەچەکانە هەر بەرامبەر پیرەمەگرون هەر بەرامبەر ناحیەی پیرەمەگرونە نووسنگە بەشی فرۆشتنەکەشمان سەر جادە عامەکەیە ئەوە شوێنە سەرەکی خۆمانە ما باقیش هەمووی قاعەکانمانە بۆ لە شوێنی قاعەکانتانە کوێ قاعەکانتان قاعەمان هەیە لە تاسلوجەیە قاعەی سووسێمان هەیە ئێرەیە قاعەی ناو گوندەکەشمان هەیە گوندی قەرەچەتان لە هەولێری شوابزام لێتی بەڵێ ئیتر هەر شتێکی تر هەبێت لەسەر ئەم کەڵەشێر و مریشکانە حەزەکەم خۆدوک و زانیاری بە بینەرەکانمانی بڵێ لە ڕۆی هێلکەکەیەوە بێت لە ڕۆی بۆ نمونە نوعێتی ئەم مریشکە جیاوازەکەی تۆ بۆمان باس ئەمانە ئێستا بڵین بۆ خۆمان بڵین
لە وڵاتی خۆمانە بڵین ناو کوردستانە ئێمە یەکەم کەس بووین کە ئەم جۆرەش بێنین یەکەم کەسم هەم کەڵەشێرەکەش و هەم ریشکەکەش هەروو کوتمان تایبەتمەندیەکەی ئەوەشە کە بێ هێلکەکەشی وەک گوتم زۆربەی زۆری دوو زەردێنێشی تایە دوو زەردێنێ ئاتامەکەشی خۆشە یعنی تقریبا هەوکو کوردەکەش وایە دەست خۆش بێشان خانەنجا من حەزەکەم ئاوا بۆ خۆمان بڕۆین پیاسێ بکەین بەناو ریشکەکانە هەر شتێکی تر هەبێت تۆ پێم بڵێ اینجا ئێستا وتت ئەمانە تقریبا 4 کیلۆن هین عفو 4 مانگە تەمەنیان 4 مانگە تقریبا ئێستا لە چیلۆ بۆ چیلۆ ڕوعێکی تیابێت وەزنەکەیان زیاتر نادات چونکە هێلکەشەکە ڕاست ئیتر وەزن زۆر نییە وەزنیان ئەوە نییە شان و خان چۆن ئەمانە کەڵەشێرەکانە ئێنن بۆ لایەن ئەمانە بن بۆ لای ئەوە کاتێکە بڵین مشتریەکە بڵین کە ئەیکڕن خۆتان لەگ نایڵە ئەمە تێکەڵیان ناکەین ئەوە بەس کاتێکە بۆ نمونە کەسەکە شتەکە ئەکڕێت ئیسر کەڵەشێرەکەش ئەبات و مریشکەش ئەبات لەوێ تێکەڵیانەکە بەڵێ ینی ئێوە بە هیچ شێوازە کەڵەشێر بەجیاوازدان باشە ئەمانی کە دانراوە ئەوە بۆ بڵین ئەمە ئەوە شوێنی دانەکانە ها بڵین کە خواردنوشتیان بۆ دائەندرێت علەفە پرۆتین بێت ئەمەش بۆ ئاوکێ باشە خزمەتکردنی ئەمان لێرە پێویستە چەند ڕۆژ جارە یعنی شوێنەکەیان پاک ئەکرێتەوانێ تقریبا هەر ڕۆژ ناڕۆژێ دوو ڕۆژ جارێکێتتر ئەبێ پاکرێتەوە و تعقیم بکرێت و بەتاڵەکرێ یەکەم جار ئەنج دوایی پاک ئەکرێتەوە تعقیمەکرێ ئەنج دوایی دیسان و ئەمانیش بە هەمان شێوە 3 مانگ جارێک کوتانیان بەڵێ هەروەکو کەڵەشێرەکان وایە 3 مانگ جارێک کوتانیان بۆ ئەکرێ زۆر باشە دەست خۆش بێشان و لە کاتمان گرتی ئێمە زۆر سپاس دەکەم بەڕاستی یعنی ئەوە شتێکی جیاواز بوو چونکە کەم کەس هەیە لەو جۆرە مریشک و کەڵەشێر و پەلەوە بە هەموو نوعێکیانێ کە شتێکی دەگمەن بێنێتە ئێرە ئێمەش حەزمان کرد کە بینە لای بەڕێست و زانیاری لەسەر ئەم جۆری کەڵەشێرانە بزانین زۆر سپاس دەکەم بەخێبێنیاخواستەرچاوەکان زۆر خۆشحاڵ زۆر سپاس دەکەم ئەگەر حەزەکەی با بڕۆینە دەرەوانە ئێمە لێرە لێرەشدا هاتیینە کۆتایی پرۆگرامی گەڕان کە تایبەت بوو بۆی کە ئێمە جۆرە مریشک و کەڵەشێرێک بوو کە حەزمان کرد ئێوەش بیناسن کە جۆرە مریشک و کەڵەشێرێکی جەگمەنە اینجا لێرەیە کۆتایی پێ ئەهێنم هەتاوەکو پرۆگرامێکی تر و گەڕانێکی ترمان خاتان لەگەڵ